لەبەرەوە باوەجان با ئەم بابەتانە ئەبێت زۆر حسابی وە بکرێ، زۆر بە وردەکاری. ئەی جایز نییە ئینسان کەس با بە خزمی خۆی بەڵێ جایزە، بە شەرتی هەڵگری نەخۆشی نەبن. ئەگەنا هەڵگری نەخۆشیەکە لە مناڵەکانە ئەوەی تر قوڵە بێتەوە. هەندێک نەخۆشیمان هەیە ئۆتۆسۆما ریسێسیف، یعنی زای چییە؟ یعنی صفەتی بەزیوە، یعنی هەتاش باوکو و دایکەکە هەردووکیان نەیان بێ مناڵ لێی دەرناکەوێ، ئەسڵەن تووشیش نابێ. بەڵام بەکرێ هەردووکیان لە یەک بنە ماڵەوە هاتبن، لە یەک ئامۆزا و پشتەوە هاتبن، لە یەک پرژا و خاڵۆزاوە هاتبن، مناڵەکان باجی ئەمە بن. بەشە تێ پێشتر ئەڵێ کاکتێ ئێمە خۆ لە عایلەمان ئەمە نەبووم نەخۆشیە، کەسمان تووشی ڕاستەکەی، بەڵام بەڵێ نەخۆشێک هەیە هەڵگری ئایدزە، HIV ڤایرۆسی هەیە. ئەم پیاوە ماوەی لە ئەوروپا بووە، خێزانەکەی بەجێ هێشتووە، چۆ لێ ئیقامە وەرگریان بۆ کاسبیە چووە، ئێستا لەوێ دەرکراوە، هاتۆتەوە بۆ ئەم وڵاتە و ئیساکەنا خێزان هاتۆتەوە بە حساب ئیقامەم دەست نەکەوت و ئەوروپا ناخۆش بوو گەڕامەتەوە. بەڵام هەڵگری نەخۆشێکەیە، تۆژە زانیت. بێدەنگ بی لێی ئەمڕۆ ناس بینی ئەم ژنان تووشە بێ، قسەشەکەیت ئەم ژن و پیا بێ جابنەوە، کۆڵە مناڵیشان هەیە. حەل دەست بەرزکەرەوە، چەند کەسەڵێ جیانکەینەوە، چەند کەسەڵێ بێدەنگ بین و پیاوەکە بۆ خۆی مرێ و دوایی نەجاتێ بێ و ژنەکە و تاوە. کەس ئامادەیە ئەو تەسحیە بە ژیانی خۆی بە؟ کەس ئامادەیە باجی غەڵەتی خەڵکێکی تر بە؟ نەخێت. لەبەرە وەڵام مەسلەحەت وایە ئەم دوو ژن و پیاوە پێکە بن و ئەم پیاوە حەیای نەچێت و کەس نەزانێت و کێشەیان نەبێت، بەڵام ژنێکی داماوی بێتاوانی بێئاگا لە ماڵەوە باجەکەیەدا. لەبەرەوە بە هیچ شێوەیەک ئەوە جایز نییە و نابێت تۆی دکتۆر ڕێگەی پێ بیت.